میوانێکم لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێز زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەم بابەتە بەڕێز ئەرکان ڕەوفم لەگەڵا ئەندامی ژووری ڕۆژنامەوانی بزوتنەوەی گۆڕان لە هەولێرەوە لەگەڵ لە سلێمانیەوە لەگەڵ بەڕێزی زیاتر قسە دەکەم. بەڕێز ئەرکان ئەم کاتت باش 13 ساڵ تێدەپەڕێت بەسەر یەکەم بەشداری بزوتنەوەی گۆڕان لە کای سیاسیدا و دەستپێکردنی خەبات و چالاکیەکانی. ئەمێ بزانم لە ماوەی ئەم 13 ساڵەدا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی ئامانجەکانی خۆی بپێکێت، چیتان دەستکەوتووە لەم 13 ساڵەدا؟ ئەم کاتان باش، ئەم کاتەی بینەران باش. سەرەتا پیرۆزبایی ساڵیادی بزوتنەوەی گۆڕان لە سەرجەمەڕسوڕان و دەنگدەران و گۆڕانخوازانی بزوتنەوەی گۆڕانەکەم. لە ڕاستیە خۆتان نەزان 25 حەوت دەستپێکی قۆناغێکی گرنگی پرۆسەی سیاسی بۆ لە هەرێمی کوردستان، سیاسی، پەرلەمانی، حکومەتداری یان نوێنەرایەتیکردنی خەڵک لەو ڕوانگەوەی کە لە دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان جۆرێک لە جۆرەکان گەڕانەوەی دەنگی خەڵک بۆ پەرلەمان، نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی خەڵک لە پەرلەمان و لە پرۆسەی سیاسیە دەستی پێ کرد. بۆیە ئەم قۆناغە بە قۆناغێکی هەرە گرنگی و پڕبایەخی خەڵکی هەرێمی کوردستان و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان داندێ. لە ڕاستیە سەبارەت بۆ پرسیارەکەی بەڕێستان من ئەتوانم بڵێم بەڵێ بزوتنەوەی گۆڕان بەشێکی گرنگ لە ئامانجە سەرەکیەکانی کە کاری بۆ کردووە بەدەستێناوە یان هیچ نەبێت لە هەنگاونانی بەردەوامایە بۆی بتوانێت ئەو ئامانجانەی بەدی بێنە. چونکە یەکێک لە هەر ئامانجە سەرەکیەکانی بزوتنەوەی گۆڕانەوە بوو کە نوێنەرایەتێکی ڕاستەقینە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست بێت، پەرلەمان بێتە مەرجەعێکی ئەساسی بۆ خەڵکی کوردستان. ئەڵبەتەمە لە 2009 بە دواوە قۆناغێکی باش تاوەکو 2013 توانی بڵێ نوێنەرایەتێکی باشی خەڵک دەستی پێ کرد. جۆرێکی تر لە ئامانجەکانی بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە هوشیارکردنەوەی خەڵکە لەوەی کە چۆن نوێنەرایەتی بکات و چۆن بتوانێت داکۆکی لە مافەکانی خۆی بکات، حقەتەکانی چۆن بەدەست بگات. ئەمانە بەشێکن لە بابەتە هەر ئەساسیەکان، بەڵام زۆر قۆناغی تری قورسی شێ لە ڕاستیە کە ئامانجی سەرەکی بزوتنەوەی گۆڕان هێشتان بەدی نەهاتوون و بەردەوامە لە خەباتکردن. باشە بەرز ئەرکان بەشداریکردنتان لە حکوومەت چۆن بووە؟ بەڵام وەکو بەرنامەکە بەرنامەیەکی بەردەوام. بەڵێ بزوتنەوەی گۆڕان 4 وەزیری لە کابینەی نوێمی حکوومەتدا هەیە، چۆن توانیوتانە لەگەڵ حکوومەتدا بەشدار بن بەم شێوەیە؟ خۆی لە ڕاستیمە لە دوو قۆناغە بەشداریمان لە حکوومەتدا کردووە، بەداخەوە لەوانەیە بە پێی خواست و داواکاریەکانی ئێمە نەچوو بێتە پێشەوە. ئێمە اتفاقێکی ڕێکەوتنێکی سیاسیمان یان ڕێکەوتنێکی بەشداریمان لەگەڵ لە حکوومەتە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەبووە کە نوێنەرایەتەکانمان 4 وەزارەت لەگەڵ کۆمەڵێک موسساتی تر کە تیا بوو بێ. لە ڕاستیە هەنگاوی ئەو هەنگاوانەی کە چۆتە پێشەوە لە ڕاستیە وەک پێویستین بە پێی خواستەکانی ئێمەنی ڕاستە هەندێک کارکراوە، بەڵام بەپی ئەو پلانەی کە لەگەڵ ئێمە پارتی دیموکراتی کوردستانە هەمان بوو، ئەو بەرنامەی کە هەمان بووە وەک پێویست نەچۆتە پێشەوە. بەڵام وەزیرەکانمان بەشایەتی خەڵک و تەنانەت ستافی ئەنجومەنی وەزیرانش لە باشترین وەزیرەکان کە هەوڵەدەن ینی ببن بە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکن، نەک حیزبایەتیکردن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان. باشە لە بەیاننامەکەتان ئاماژەتان بەوە کردووە لە پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقدا جەختان لە استراتیژیەتێکی هاوبەشی نیشتیمانی کردوتەوە، بەڵام بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردننی ڕابردووی ئەنجومەنی نوێنەراندا کە ساڵی ڕابردوو بوو نەیتوانی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەستبێنێت. ئەم استراتیژیەتە هاوبەشە نیشتیمانی لای بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا چییە؟ خۆی لە ڕاستیە بزوتنەوەی گۆڕان هەمیشە جەختی لەسەرەوە کردو کە پەیوەندیەکی نیشتیمانیمانە بێت لەگەڵ عێراق. ئێمە چکون بەشێکی لە عێراق بەپێی دەستوری عێراقیش هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و مەسئولیەتی عێراقە کە بتوانێت ئیلتیزام بە دەستورەوە بکات، بۆ بە هەمان شێوەش لەسەر هەرێمی کوردستان ملزەمە کە پەیوەست بێت بە دەستورەوە. ئەم پەیوەندیە لە ڕاستیە بزوتنەوەی گۆڕان ڕوانگەی وابووە کە بێت لە ڕێگەی موسساتە نیشتیمانیەکانەوە بکرێت، نەک لە ڕێگەی حزبیەوە بکرێت و بەڕوونیەمە لە چەندین ساڵە ئەم پەیامەی هەبووە هەتاوەکو ئێمە بتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بکەین، نەک بە بەش و پەرپەر بڕۆینە بەغا هەرێکێکمان بەلایەکە ببین بە بەشێک لە ئەجەندای هەرێکێک لەو هێزانەکەیە. بۆیە بزوتنەوەی گۆڕان پێی وایە لە ڕێگەی موسساتە نیشتیمانیەکانەوە کە هەیە نوێنەرایەتی ڕاستەقینەی کورد بکرێت لە بەغا، نەک ئەوەی کە ئەحزابی سیاسی هەر کەسێک بۆ خۆی بێوێت پەیوەندی لەگەڵ هەر هێز و هێزێکی ترا هەبێت. و ئێستا بۆ خۆتانە زان ئێمە یەکێک لە گرفتە هەر ئەساسیەکانی هەرێمی کوردستان کە ئێستا ڕوبەڕووی بووەتەوە تەنها بۆ بە گرفت لە عێراقشە ئەو ململانێ سیاسی کە لەسەر سەرۆکایەتی کۆمار هەیە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕاستیە جۆرێک لە جۆرەکان ئیتفاقیان جۆرێک لە پرۆسی سیاسی لە عێراقی بردوتە بنبەست و گرفتیشی بۆ هەرێمی کوردستان دروست کردو. بۆ بزوتنەوەی گۆڕان ڕوانگەی وایە ئێمە وەکو هێزێکی وەکو
هەرێمی کوردستان بەشدار بین لە بەغا نەکۆکەوەی کە حزابی سیاسی جیاواز هەرێکی ئەجەندای خۆی بێتە بەغا لەبەرەوە گەر ئێمە نوێنەراتی ڕاستەقینی هەرێمی کوردستانمان کرد پێم وایە سەرکەوتوترە بین ئەو کاتە ئەتوانین نوێنەراتێکی باش هەرێمی کوردستان بکەین بەڵام بە ئەجەندای حزبی بڕۆینە بەغا ئەو کاتە بینی دۆخەکەوەک ئەوەی کە ئێستا هەیە بەداخەوە. باشە بەڕێز ئەرکان هۆکاری کەمبوونەوەی دەنگەکانتان چی بۆ لە یەکەم بەشداریەوە تا دوا بەشداریتان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیش و دواتر هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئایمە کێشێکی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان بۆ یاگەڕێتەوە بۆ دەنگی جەماوەر؟ خۆی لە ڕاستی ئەمە کۆمەڵە گرفتەیە کێشە ناخۆی بزوتنەوەی گۆڕان هەمانە وەک هەر هێزێکی تر ئەگەر هێزە سیاسەکانی تر ئێمە لە باشترین لەوانەیە ململانی ناوخۆی خۆمان نابین بەڵام هێزە سیاسەکانی تر لەو پەڕی خراپی لەو پەڕی دۆخی خراپی خۆیانن ئەوەی کە مەسەلەن هێزە سیاسەکانی تری گوتوەتەوە بوونی پارە و چەک و ئەوانەیە گینا و ململانە سیاسیانە و ئەو گرفتە سیاسیانە ناو ئەحزابی سیاسی ترا هەیە بەڕاستی لە بزوتنەوەی گۆڕانە زۆر کەمترە چون بزوتنەوەی گۆڕانە بەرژەوەندیکی اقتصادی زۆر گەورەی هەیە تا ململانی لەسەر بکرێنە گرفتی زۆر گەورەی ئەوەی کە کۆمەڵێک بۆ چوونی جیاوازێ ناو بزوتنەوەی گۆڕانە لە ڕوانگەی ئیشکردنەوەی بۆ سەبارە بە دەنگهێنانی بزوتنەوەی گۆڕان وەک باسم کرد بەشێکی پەیوەندی بە ناوخۆی خۆمانە بەڵام بەشێکی تریشی بێهیوابوونی خەڵکە لە پرۆسەی سیاسی بەداخەوە ئێمە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە جۆرێک لە ئەجوایان دروست کردووە کە بێبەهاکردنی پەرلەمان لە لای خەڵک کەم تەزویرکردن لە کاتی پرۆسەی هەڵبژاردنەکانە حساب نەکردن بۆ دەنگی خەڵک جۆرێک لە جۆرەکان پشتگوێخستنی مؤسسات لە هەرێمی کوردستانە خەڵک بێهیوا بۆ لە پرۆسەی هەڵبژاردن بە خۆتان نەزان ئێمە گەر انتخاباتی پێشوو بکەین بە نمونە لەوانەیە هەرچەند داتاکان دقیق نین بەڵام بەشێک لەوەی کە هەیە هەرێمی کوردستان لەوانەیە لە ساڵ 25 بۆ 30 خەڵک بەشداری پرۆسەی هەڵبژاردنی کردووە کەواتە پەیوەندی بە کۆی پرۆسی سیاسیەوە لە هەرێمی کوردستان باشە بزوتنەوەی گۆڕان لە پرۆسە سیاسیەکەدا بەشدارە بەردەوامی بە $10 ملیۆن ساڵانە خەرجەکەنەوەی دەنگدەری بزوتنەوەی گۆڕان جۆرێک لە جۆرەکانە سار بکەنەوە. بەڵێ بزوتنەوەی گۆڕان لە پرۆسە سیاسیەکەدا بەشدارە لە پەرلەمان کورسیتان هەیە لە حکوومەتیشتا وەزارەتتان هەیە ئەمە چۆن دەبینن؟ ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس. خۆیمە نەمان شاردۆتەوە بەشداریمان لە حکوومەت کردووە پێشمان وایە تاکە ڕێگەی گۆڕانکاری تا ئەم لەحزەیە تاکە ڕێگەی گۆڕانکاریەوەی پرۆسی دەنگدانە و قەنەعەتی تەواویشمان بە پرۆسی دەنگدانەیە و بەشداریشمان لە حکوومەت بەڕاستی بە قەنەعەتەوە بەشداریمان کردو لەبەرەوەی ببین بە بەشێک لە چاکسازی لە هەرێمی کوردستان بۆ خۆتان نەزان کە ئێمە ئەم حکوومەتە کە پێک هاتووە باس لە چاکسازی کراوە بۆیە بزوتنەوەی گۆڕانیش پێی وایە کە ئەبێتە پۆینتێکی ئەساس و بەرنامەی بزوتنەوەی گۆڕانیش لە بەشێک لە کارنامەی حکوومەتە جێکراوەتەوە بەڵام بەداخەوە وەک پێویست نەچۆتە پێشەوە ئەگینا بەشایەتی وەک باسم کرد بەشایەتی ئەنجومەنی وەزیران و ستافەکانی ئەنجومەنی وەزیران وەزیرەکانی ئێمە لەو وەزیرانن کە هەوڵیان داوە نوێنەراتیکی ڕاستەقینەی حکوومەت بکەن و بەدەمی کێشەکانی خەڵکەوە بچن نەک ئەوەی کە وەزارەت و پێگەکانی خۆیان بەکاربێن بۆ بەرژەوەندی شخصی خۆیان و بەرژەوەندی حزبی. زۆر باشە بەڕێز ئەرکان ڕەوف ئەندامی ژووری ڕۆژنامەوانی بزوتنەوەی گۆڕان سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.